ئەمە داستانی لەدایکبوونی بزاوێکە، داستانێک لە نەگوتراوەکانی شۆڕشێک، داستان و مێژووی کەسانێک کە جیهان وەک ئەوان کەمی بەخۆوە بینیوە، داستانی هێز و ئیرادە و قەڵایەک بۆ ئازادی نیشتیمان، داستانی قوربانیدان و کۆڵنەدانی پشت بە پشتی سەرکردەکانی بارزان و یاوەرانیان، شۆڕشگێڕانێکی بێهاوتا و ئازا کە بە خۆڕاگریان توانیان قەڵەمی مێژوو بۆ تۆماری شکستی یەک لە دوای یەکی دوژمنانی داگیرکەر بجوڵێنن. ئەم داستانانە سەفەرێکن بۆ زیاتر ئاشنابوون بە شۆڕش و نەبەردیەکانی بەردەوامی بزاوی بارزان. دوای سەرکەوتنی شۆڕشی 14 تەمووزی 1958 بە بەرژەوەندی گەلانی عێراق، گۆڕانکاری بنەڕەتی لە بارودۆخی سیاسی و کۆمەڵایەتی عێراقدا ڕوویدا. حیزب و ڕێکخراوە سیاسیەکان ئازادانە کەوتنە نواندنی کار و چالاکیەکانیان. لە ڕێکەوتی 6 شوباتی ساڵی 1960 پارتی دیموکراتی کوردستان مۆڵەتی فەرمی کارکردنی لە وەزارەتی ناوخۆی کۆماری عێراقەوە بەدەستێنە. بۆ مەبەستە لە ڕێکەوتی 5 ئایاری هەمان ساڵ کۆنگرەی پێنجەمی خۆی بە شێوەیەکی ئاشکرا لە شاری بەغدا بەست و سەرکردایەتیەکی نوێی بۆ ئەم قۆناغەی خەباتی حیزب هەڵبژار. سەرۆک مستەفا بارزانی بە سەرۆکی پارتی هەڵبژێردرایەوە و ڕۆژنامەی ڕزگاریش وەک ئۆرگانی پارتی دیموکراتی کوردستان مۆڵەتی لە چاپدانی فەرمی پێدرا. لە گرنگترین دەستکەوتەکانی دیکەی شۆڕشی 14 تەمووز بۆ کورد جێگیرکردنی بەندی 3 دەستور بوو کە تیایدا هاتبوو کورد و عەرەب هاوبەشن لە عێراقدا، مافە نەتەوەییەکانیشیان لە چوارچێوەی عێراقێکی یەکگرتوودا دان پێدانراوە لەلایەن دەستورەوە. هاوبەشی کورد و عەرەب لە عێراقدا ماوەیەکی کورتی خایەند. بەندی سێهەمی دەستور هەرگیز جێبەجێ نەکرا. حکوومەت لەو بەڵێنانەی بە کوردیدا بوو پاش گەز بۆەوە و دەستکرا بە دەرکردنی ئەفسەر و فەرمانبەرانی کورد لە سوپا و لە فەرمانگەکانیان بە تایبەت لە پارێزگا کوردیەکان. خوێندنی کوردی لە ناوچە کوردیەکان ڕاگیرا. دەرچوونی پەرتووکی سیاسی و ئەدەبی لە کوردستان قەدەغە کرا. یاسای چاکسازی کشتوکاڵی بۆ پشتگیری دەرەبەگەکان گۆڕا و دەسەڵات بۆ ڕازیکردنی دڵی دەرەبەگەکان کەوتە گیانی جوتیاران. لە بەرامبەردا پارتی دیموکراتی کوردستان هەڵوێستی وەرگرت و بە تایبەتی دوای ڕاگەیاندنی دەستوری کاتی عێراق و چەسپاندنی مادەی 2 دەستور دژی ئەو سیاسەتەی حکوومەت وەستایەوە کە تیایدا هاتبوو عێراق بەشێکە لە ئوممەی عەرەبی. لەسەرم بابەتە و بارودۆخەکە بەگشتی ڕۆژنامەی خەبات لە ڕێکەوتی 19 تشرینی یەکەمی 1960 بابەتێکی بڵاو کردەوە. تیایدا وێڕای خستنە ڕووی بەندەکانی 2-3 دەستور داوای کۆتاییهێنان بە فەرمانە عورفیەکان و ماوەی گواستنەوە و ئەنجامدانی هەڵبژاردننی ئازاد و دموکراسی و
ئازادکردنی زیندانیانی سیاسی و دەست هەڵگرتن لە ڕاوەدوونانی ئەندامانی حیزبە سیاسیەکان و ڕێکخرا و سەندیکاکانی کرد. لە بەرامبەردا حکوومەت ڕۆژنامەی خەباتی داخست و ژمارەیە کادر و ئەندامانی کۆمیتەی ناوەندی پارتی دەستگیر کرد. سەرۆک مستەفا بارزانی بە هەموو شێوەیەک هەوڵیدا پارێزگاری لە پەیوەندیە باش و هاوبەشانەی نێوان کورد و حکوومەتی کۆماری بکات. هەر لەم پێناوەدا لە ڕێکەوتی 5 تشرینی 1960 لە کاتی بەشداریکردنی لە ئاهەنگەکانی شۆڕشی ئۆکتۆبەر لە مۆسکۆ داوای لە کاربەدەستە باڵاکانی سۆڤیەت کرد یارمەتی ئاساییکردنەوەی پەیوەندیەکانی سەرکردایەتی کورد و حکوومەتی عێراق بدەن. لە ڕێکەوتی 11 کانونی 1961 سەرۆک مستەفا بارزانی گەڕایەوە بەغدا و لە مانگی شوبات چاوی بە عەبدولکەریم قاسم کەوتەوە. سەرۆک بارزانی هەوڵی ڕەواندنەوەی گومانەکانی دا و تەواوی بەڵگەی نیازپاچی کوردی بۆ عەبدولکەریم قاسم خستە ڕوو، بەڵام هیچ ئەنجامێکی نەبوو. سەرنجام لە سەرەتای مانگی ئاداری 1961 بە یەکجاری بەغدای پایتەختی جێهێشت و گەڕایەوە بارزان. لە بەرامبەردا حکوومەت نەک هیچ هەوڵێکی بۆ چارەسەرکردنی کێشەکان نەدا، بگرە دەستی کرد بە پڕچەککردنی هۆزەکانی دەور و پشتی بارزان و لە بەهاری ساڵی 1961 هۆزەکان پەلاماری گوندەکانی ناوچەی بارزانیاندا. لە بەرامبەردا سەرۆک بارزانیش خۆی بۆ هەموو جۆرە پەلامارێکی لە ناکاوی جاشەکان ئامادە کرد. لە کۆتایی مانگی حوزەیرانی 1961 کۆمیتەی ناوەندی پارتی بۆ لێکۆڵینەوە لە بارودۆخەکە کۆبوو. لە کۆبوونەوەکەدا بڕیاردرا یاداشتێک بە عەبدولکەریم قاسم بدرێت. لە ڕێکەوتی 12 تەمموزی 1961 بە مەبەستی گەیاندنی دوا بڕیارەکانی کۆمیتەی ناوەندی بە سەرۆک بارزانی، جەلال تاڵەبانی بە نوێنەرایەتی کۆمیتەی ناوەندی پارتی گەیشتە بارزان و ئامادەیی مەکتەبی سیاسی بۆ ڕوبەڕووبوونەوەی هەر پێشهاتێکی لە ناکاو نیشاندا. سەرۆک مستەفا بارزانی بۆچوونی وابوو کە جارێ پەلە نەکرێت و زیاتر کار بۆ چارەسەرکردنی ئاشتیانەی کێشەکان لەگەڵ حکوومەت بکرێت. دواتر جەلال تاڵەبانی بە چەند شێرەتێکی سەرۆک بارزانیەوە گەڕایەوە سلەیمانی و لە ڕێکەوتی 30 تەمموز یاداشتەکە ڕەوانە کرد. لە یاداشتەکەدا داوای کۆتایی هێنان بە ناکۆچی و ئاڵۆزی نێوان سەرکردایەتی کورد و حکوومەت و گەڕانەوەی ئارامی بۆ ناوچەکانی کوردستان کرد. بەڵام عەبدولکەریم قاسم گوێی بە یاداشتەکە نەدا، بەمەش بارودۆخەکە زیاتر بەرەو خراپی چوو. هەوڵە بەردەوامەکانی سەرۆک مستەفا بارزانی و پارتی دیموکراتی کوردستان مانگرتنە سەرتاسەریەکەی 6 ئەیلولی 1961 لە پێناو هەڵنەگیرسانەوەی ئاگری شەڕ نەک هیچ سوودێکیان نەبوو، بگرە سیاسەتی شۆڤێنی حکوومەتی عەبدولکەریم قاسم بەرامبەر بە گەلی کورد و باشووری کوردستان لە جاران تونتر درێژەی پێدراو تا دەهات بارودۆخ لە تەقینەوە نزیکتر دەبەوە. ئەم بارودۆخە وای لە سەرۆک بارزانی کرد داوای یارمەتی لە سۆڤیەتەکان بکات. ئەوانیش لەلایەن خۆیانەوە بەڵێنیاندا بە فڕۆکە چەک و پێداویستیەکان بگەیەنە بارزان. دواتر بەهۆی هەندێک پێشهاتەوە گۆڕدرا بۆ یارمەتی دارایی و لە ڕێگەی باڵوێزخانەی یەکێتی سۆڤیەتەوە لە بەغدا یارمەتیەکان گەیەندرانە بارزان. ئەو کاتە بەهۆی کێشە خێڵایەتیەکانەوە یەکخستنی هۆزەکان کارێکی زەحمەت بوو. بەشێک لە هۆزەکان بەهۆی ناکۆچی نێو خۆیان کاتێک دەیانبینی هۆزێکیان چۆتە پاڵ سەرکردایەتی کورد لە ڕقان دەچوونە پاڵ حکوومەت. ئەوانەی دایاندا بووە پاڵ حکوومەت لەلایەن شۆڕشەوە نازناوی جاش پۆلیسیان پێدرا. پشتگرتنیان پشتێکردنی هۆزەکان بە درێژایی مێژووی بزوتنەوەی ڕزگاری خوازی کوردی کاریگەری گەورە و ڕاستەوخۆی لەسەر چارەنووسی شۆڕشە کوردیەکان هەبوو. حکوومەتیش باش ئاگاداری ئەمە بوو.
بۆیە پێش 11 ئەیلولی 1961 متەسەڕیفی سلەیمانی نێردرایە دۆڵی خەلەکان و لەگەڵ سەرۆک هۆزەکانی ناوچەکە کۆبوو. ئەوانیش لە پێناو دەستکەوتنی چەند دەستکەوتێکی کەسی ئامادەییان نیشاندا ڕوبەڕووی سوپای حکوومەت نەوەستنەوە. لە ڕێکەوتی 11 ئەیلولی 1961 هەڕەشەکانی حکوومەت بۆ کردەی سەربازی گۆڕان. فڕۆکەکانی حکوومەت بۆردومانی دەربەندی بازیان دۆڵ خەلەکان و دەوڵەتی شاری دهۆچیان کرد و بێ ئاستەم هێزی پیادەی حکوومەت دەستی بەسەر ڕێگای نێوان سلێمانی و کەرکووکدا گرت. بەم پەلاماردانە حکوومەت هەموو هەوڵێکی بۆ ئاشتی لەبار برد و لە ڕێکەوتی 19 ئەیلولی 1961 سەرۆک مستەفا بارزانی و مەکتەبی سیاسی پارتی بڕیاری ڕوبەڕووبوونەوەی حکوومەتیاندا. بەمەش جارێکی دیکە گەلی کورد لەلایەن حکوومەتەوە ناچار کرا بۆ بەرگریکردن لە خۆی پەنا بۆ خەباتی چەکداری بباتەوە. لەشکری شۆڕژێر هێشتا بە تەواوی ڕێک نەخرابوو. بەشی هەرە زۆری سەرۆک هۆزەکان قایل بە بەرگری نەبوون و چەکی ئەو تۆش بۆ بەرگریکردن لە بەردەست نەبوو. حکوومەت بەباشی ئەم بۆشاییە سەربازی و مرۆیەی لە کوردستان خۆستەوە و هەر لە سەرەتاوە پێ ئەوەی ڕوبەڕووی بەرگری چەکداری حیزب و هۆزەکان ببێتەوە دەستی بەسەر سلەیمانیدا گرت. تەنیا چۆخا حەمەی تەلان بە چەکدارەکانیەوە بەرگری کرد و هەر لەوێ شەهید بوو. کاتێک چەکدارەکانی پارتی لە هەولێر کەوتنی سلەیمانیان بەم شێوەیە بینی بەرگریان نەکرد و بەرەو چیای سەفین پاشەخشەیان کرد. لە دهۆکیش جگەل لە بەرگری چەند گروپێکی چەکداری پارتی کەس بەرگری نەکرد و هۆزەکانی ناوچەکە مەیدانی شەڕیان بۆ حکوومەت چۆڵ کرد. لە ڕێکەوتی 16 ئەیلول گوندی بارزان لەلایەن فڕۆکەکانی سوپاوە بە چڕی بەردومان کرا و دواتر هێزێکی زەمینی کە لە جاش و سوپا پێکاتبوو لە قۆڵەکانی ئاکرێ و ڕواندزەوە هێرشیان کردە سەر بارزان. ژەنڕاڵ مستەفا بارزانی بە ژمارەیەکی کەم لە لەشکری بارزان و بەو چەکەکەمەی لەبەردەستیاندا بوو ڕوبەڕووی هێرشی حکوومەت وەستایەوە و لە چیای پێرس هێڵێکی بەرگری دانا. ئەو هێڵە بەرگریە نەبەردیەکی بێوێنەی نواند و نەیانێت سوپا لە قۆڵی ئاکرێەوە لە چیای پێرس تێپەڕێت. لە قۆڵی ڕواندزیشەوە محەممەد ئەمین میرخان مێرگەسووری لە بەرەی مێرگەسوور قارەمانانە لە ڕووی سوپا وەستایەوە و مێرگەسووری بەدەستەوە نەدا. خەڵکێکی زۆر ترسی جاشەکان گوندەکانی خۆیان چۆڵ کرد. گوندە چۆڵکراوەکان دواتر لەلایەن جاشەکانەوە پەلامار دران و سووتێندران. بەم شێوەیە دوای چەند شەڕ و ڕوبەڕووبوونەوەی تا ڕێکەوتی 23 ئەیلولی 1961 بێجگەل لە چەند ناوچەیەکی بارزان لەلایەن سوپای حکوومەتەوە دەست بەسەر تەواوی ناوچەکانی باشووری کوردستاندا گیران. لەو ماوەیەدا پەیتا پێشمەرگە بارزانیەکان خۆیان گەیاندە گوندەکانی دۆرێ و لێرەبیر لە دەوری ژەنڕاڵ مستەفا بارزانی کۆبوونەوە و ژمارەیان گەیشتە نزیکەی 1000 جەنگاوەر. لە ڕێکەوتی 6 تشرینی یەکەمی 1961 هەریەک لە عومەر دەبابە و عەلی عەبدوڵڵا ئەندامانی مەکتەبی سیاسی پارتی هاتنە لای بارزانی و لەگەڵی کۆبوونەوە. لە کۆبوونەوەکەدا بڕیاردرا هەماهەنگی بکرێت لە نێوان هێزی شۆڕژگێڕی بارزان هێزی چەکداری پارتی کە ژمارەیەکی زۆری پۆلیسی دەگرتەوە و هێزی چەکداری ئەو خێڵانەی هێشتا مەیدانی شەڕیان چۆڵ نەکردبوو جارێکی دیکە ڕێک بخرێنەوە. بۆ شکاندنی گەمارۆکەی سەر مێرگەسۆر شێخ ئەحمەد بارزانی داوای لە ژەنڕاڵ مستەفا بارزانی کرد بە هێزەکەیەوە خۆی بگەێنێتە مێرگەسۆر. ئەویش بێخۆ گیرۆکردن بەدەم داواکاریەکەی شێخ ئەحمەدەوە چوو. لە سەرەتای مانگی تشرینی یەکەمی 1961
تەواوی هێزەکەیەوە گەیشتە مێرگەسوور و گەمارۆی سوپا و ئەو جاشانەیدا کە دەوری مێرگەسووریاندا بوو. لە یەکەم هێرشدا جاشەکان خۆیان پێ نەگیرا و بۆ سیدەکان و ڕۆاندز ڕایان کرد. عەقید وەهبی فەرماندەی هێزەکەی حکوومەت کە لە گەمارۆی بارزانیەکان بە تەنیا مابۆوە داوای لە ئیدریس بارزانی کرد کە لە نێوان ئەوان و هێزی بارزان نێوەنگیری بکات. دوای سەرکەوتنەکەیان بەسەر جاشەکاندا لە مێرگەسۆر لەشکری بارزان نەوەستا و تا ڕێکەوتی 15 تشرینی یەکەم تەواوی ناوچەی بارزانی لە جاشەکان پاک کردەوە. ئەم سەرکەوتنەی هێزی بارزان حکوومەتی ناچار بە دانوستان کرد و پێی ڕێکەوتنی نێوان عەبدولکەریم قاسم و شێخ ئەحمەدی بارزانی ناوچەی بارزان بە تەواوی لە جاشەکان پاک کرایەوە و تەنیا چەند یەکەیەکی سوپای لێ هێڵدرایە. خێزانە ئاوارە بارزانیەکان گەڕانەوە سەر گوندەکانیان و بنەماڵەی شێخانی بارزانیش گەڕانەوە گوندی بێداروون. عەبدولکەریم قاسم لێبوردنێکی گشتی بۆ بارزانیەکان دەرکرد و نامەیەکی بۆ جەنڕاڵ مستەفا بارزانی نات. لە نامەکەدا لە بەرامبەر ئەو لێبوردنەی بۆی دەرکردووە داوای لە ژەنڕاڵ مستەفا بارزانی کرد بەرامبەر ئەو شەڕانەی کردوویەتی داوای لێبوردن بکات و بگەڕێتەوە شاری بەغدا و لەوێ دابنیشێت. بەڵام ژەنڕاڵ مستەفا بارزانی بەم جۆرە وەڵامی نامەکەی عەبدولکەریم قاسمی دایەوە: من تاوانبار نیم تا داوای لێبوردنت لێ بکەم. تۆ پێویستە داوای لێبوردن بۆ خۆت لەو تاوانانە بکەیت کە دەرحەق بە گەلی کوردت کردو. بە یارمەتی خوش لەو نزیکانە پیشانت دەدەم چێ تاوانبارە و چێ پێویستی بەوەیە گەل لەی ببورێت. ژەنڕاڵ مستەفا بارزانی لێبوردنەکەی قاسمی ڕەت کردەوە و لە ڕێکەوتی 20 تشرینی یەکەمی 1961 تەواوی تیپە چەکدارەکانی لە گوندی سەیدان کۆ کردەوە و هێزێکی زیاتر لە 1000 جەنگاوەری پێکەوە ناو بڕیاریدا بۆ ئامادەکاری و فراوانکردنی شۆڕش بە ناوچەکانی کوردستاندا گەڕانێکی سەرتاسەری بکات. لە ڕێکەوتی 21 تشرینی یەکەم ژەنڕاڵ مستەفا بارزانی بە هێزەکەیەوە گەیشتە ناوچەی نێروە و سەرکردایەتی هێزی شۆڕشگێڕی لەوێ ڕێکخست. هەر یەک لە محەممەدەمین میرخان، حاجی بێڕۆخی، حەسۆ میرخان، دۆڵەمەری و عیسا سوار بە سەرکردەی هێزەکان دەستنیشان کران و چەند فەرمانێکی سەربازیش دەرکران. لە ڕێکەوتی 24 تشرینی یەکەم لەشکری شۆڕژێر لە زێی گەورە پەڕیەوە و چووە نێو هۆزی بەرواری باڵە. لەوێ جاش و سوپا ڕێگەیان لە دەربازبوونی لەشکر گرت. ناچار ڕێگاکە بە شەڕ کرایەوە و جاش و هێزەکەی حکوومەت بۆ نێو سنووری تورکیا ڕاماڵدرا. لەو شەڕەدا 4 پێشمەرگەی بەرواری شەهید بوون. لە ناوچەی بەرواریەکان چەند تیپێکی چەکداری پارتی دیموکراتی کوردستان و هێزی لقی یەکی پارتی دیموکراتی کوردستان با فەرماندەیی عەلی عەسکەری پەیوەندیان بە هێزی شۆڕژگێڕەوە کرد. ئەم سەرکەوتنەی لەشکری شۆڕژگێڕ بە هەموو سوچێکی کوردستاندا دەنجیدایە. ورەی شۆڕژگێڕانی تەواو بەرز کردەوە و بۆ هۆی ئەوەی ژمارەیەکی زۆری چەکدار پەیوەندی بە لەشکرەوە بکەن و تا سەرەتای مانجی تشرینی دووەم ژمارەی چەکدارەکانی لەشکری شۆڕژێڕ 2000 چەکداری تێپەڕاند. هەر لە ئەنجامی پێشڕەویەکانی لەشکری شۆڕژگێڕی بارزان لە کۆتایی مانجی تشرینی یەکەم کانی ماسێ بە تەواوی لە پۆلیس و جاش پاک کرایەوە و لەشکری شۆڕژێر دەسەڵاتی خۆی بە تەواوی بەسەر بەرواری باڵادا سەپاند و بارەگای شۆڕش لە هەموو سوچێک کرایە. دوای ئەم سەرکەوتنانە هۆزەکانی گۆلی، سندی، دۆسکی ژیری و بەرواری ژیری و وەفاداری خۆیان بۆ ژەنڕاڵ مستەفا بارزانی ڕاگەیاند و بە یارمەتی لەشکری شۆڕژگێڕ دەستیان کرد بە پاکردنەوەی ناوچەکانیان لە پۆلیس و سوپا و بارەگای پارتی و لەشکریان لە ناوچەکانیان دان.
لە ڕێکەوتی دەی کانونی یەکەمی ساڵی 1961 لەشکری شۆڕژێر ناحیەی سەرسنگی لە چنگی حکوومەت دەرهێنا و دەستی بەسەر دۆڵی زاوێتەدا گرت کە بەسەر شاری دهۆکدا دەڕوانێت. حکوومەت بۆ کەمکردنەوەی مەترسی لەسەر دهۆک لە ڕێکەوتی 12 کانونی یەکەم 2 فەوجی سەر بە لیوای 1 پۆلیس و فەوجی 3 لیوای 11 سوپای بە سەرکردایەتی عەقید بەشیر ئیبراهیم ناردە سەر دۆڵی زاویتە. لەشکر لەو بەر و ئەو بەری ڕێگا بۆسەیان بۆ ڕەتڵی سەربازی سوپا دانا. دوای ئەوەی تەواوی ڕەتڵەکە گەیشتە نێو بۆسەکە تەقال لە هەموو لایەکەوە دەستی پێکرد. هێزەکەی حکوومەت بواری خۆقایمکردنی بۆ نەمایەوە و هەر لەوێ شەڕ دەستی پێکرد. دوای ماوەیە شەڕکردن ئەو سەربازەی توانی ڕابکات ڕای کرد ئەوی دیکە تەفر و تونات. زیاتر لە 600 سەرباز و پۆلیس کوژران و 500 کەسیش بەدیل ژیران کە زۆربەیان پۆلیس بوون. 76 ئۆتۆمبیلی سەربازی سوکێنران و ژمارەیەکی باشی چەک کەوتە دەست لەشکری شۆڕ. لەو شەڕەدا 6 شۆڕژێر شەهید بوون و 19 دیکەش بریندار بوون. داستانی زاوێتە خاڵی وەرچەرخانی دەستپێکی شۆڕشی ئەیلول بوو. شۆڕژگەڕانی کورد هێز و بڕوا بەخۆبوونیان بۆ گەڕایەوە و ڕیزەکانی شۆڕش تۆکمەتر کران. چروجا پاشنه شر خوش تدی دباب مدی سومت اون لقمان مالا مصطفى بارزانی چروجا پاشنه شری کردر شدی حتی که نبی بپانانی در شر نکردانم خوش دینا شرگرانم. عەبدولکەریم قاسم خۆی بەرامبەر بە ژەنڕاڵ مستەفا بارزانی بە شکست خواردوو دەهاتە پێشچاو. بۆیە چارەی شکستەکەی لە نێوبردنی بارزانی دەبینی و هەوڵی تیرۆرکردنی ڕاستەوخۆیدا. بۆ ئەم مەبەستە لە ڕێکەوتی هەفتەی کانونی یەکەمی ساڵی 1961 بە بیانووی دەستپێکردنەوەی گفتوگۆ شاندێکی دانوستانکاری بە سەرۆکایەتی حەسەن عەبود کە خۆیشی ئاگاداری پیلانەکەی قاسم نەبوو ناردە سەرسنگ. بارزانی وەگەوەی هەستی بە پیلانەکە کردبێ نەچووە شوێنی دەستنیشانکرا و ناردی بە دوای حەسەن عەبوددا و بردیانە نزیک گوندی پامەڕێ. لەو کاتێ حکوومەت بۆ گفتوگۆی دەستنیشان کردبوو 4 فڕۆکە هاتن و شوێنی دانوستانکەیان بە چڕی بۆردومان کرد. بەڵام نەبوو پیلانەکەی حکوومەت ژەنڕاڵ مستەفا بارزانی بە سەلامەتی لە هەوڵی تێرۆرکردنەکە دەرچوو. هەوڵە شکست خواردووەکەی حکوومەت بووە هۆی زیاتر بەرزکردنەوەی ورەی شۆڕژگێڕان و تا مانگی ئاداری ساڵی 1962 چەند داستان و شەڕی دیکەش لە ناوچە جیاوازەکانی بادینان ڕوویاندا و لەشکری شۆڕژێر سەرکەوتنی گەورەی بەسەر سوپای حکوومەتدا بەدەستهێنا. لە ئەنجامی ئەم سەرکەوتنانە بەسەر سوپای عێراق و جاشەکاندا لە مانگی شوباتی ساڵی 1962 کۆبوونەوەیەکی فراوان لەلایەن ئەندامانی کۆمیتەی ناوەندی حیزبەوە لە گوندی عەوداڵانی سەر بە پارێزگای سلێمانی ئەنجامدرا. لەو کۆبوونەوەیەدا ئەندامانی کۆمیتەی ناوەندی یاداشتێکیان بۆ عەبدولکەریم قاسم نارد و ڕایان گەیاند. ئەو شەڕەی ئەوان دەیکەن شەڕی خۆپاراستن و داکۆچیکردنە نەک شەڕی پەلاماردان. هەروەها لە یاداشتەکەیاندا ناوی پێشمەرگەیان بۆ چەکدارەکانیان هەڵبژارد و دروشمی دموکراسی بۆ عێراق و ئۆتۆنۆمی بۆ کوردستان بەرزکرایەوە و
هەر لەو کۆبوونەوەیەدا بە زۆرینەی دەنگ بڕیاردرا بەردەوامی بە بەرگری کردن بدرێت. لە ماوەیەکی کەمدا هێزەکانی پێشمەرگەی کوردستان با سەرکردایەتی ژەنڕاڵ مستەفا بارزانی خۆیان ڕێکخستەوە و لەشکری ڕزگاری کوردستان دامەزرا. بێجگەل لە ناوەندی شارە گەورەکان تەواوی ناوچەی بادینان لەلایەن لەشکری ڕزگاری کوردستانەوە ئازاد کرایەوە و بیری ئازادی و شۆڕەژێڕی لە ناوچەکە ڕەجی خۆی داکوتە. بیرروباوەڕی پارتایەتی لە نێو لاواندا بڵاو بۆەوە و پۆل پۆل لە شارە جیاوازەکانەوە پەیوەندی بە هێزەکانی شۆڕشەوە کرا. Kurdin lemrdin azadiriz Lema sabda pişman gelana Kurdin lemrdin azadiriz Ema fatin, ema khawan, sawari